بناوی خوای بخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان بەژمارە باز لە ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا لەسەر مەسەلەی بودجە و نەوت دەکەین. مەسرور بارزانی لە 3 ساڵ و نیوی ڕابردوودا تەنیا 3 سەردانی بۆ بەغدا ئەنجامدا و لە بەرامبەردا 4 سەردانی بۆ دەرەوەی وڵات ئەنجامداوە. هەروە لە کارنامەی کابینی نوێم کە لایەنە پێکێنەرەکانی بریتین لە پارتی یەکێتی و گۆڕان و خاڵی تایبەتە بە کێشەکان لەگەڵ بەغداد، بەڵام هیچ کام لەو نۆخاڵە جێبەجێ نەکراون. لەگەڵمان بن بەداتا بۆتان ڕوون دەکەینەوە. بەڵێ ئەگەر سەرەتا لە سەردانەکانی مەسرور بارزانیەوە دەست پێ بکەین، مەسرور بارزانی لە 3 ساڵ و نیوی ڕابردوودا 3 سەردانی بۆ بەغدا کردووە، لە بەرامبەردا 14 سەردانی بۆ دەرەوەی وڵات ئەنجام داوە. زۆرترین سەردانەکانی مەسرور بارزانی بۆ ئیمارات و تورکیا بووە کە ژمارەیان 7 سەردانە. سەردانەکانی بۆ بەغدا سەردانی یەکەمیان لە سەروبەندی پێکێنانی کابینەی نوێدا بوو لە 7 2019 یەکەم سەردانی بۆ بەغداد ئەنجامدا و لەگەڵ عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراقدا کۆبەوە. لەو کاتەدا مەسرور بارزانی ڕایگەیاند لەسەر پێکێنانی چەند لیژنەیەکی تەکنیکی بۆ دیاریکردنی سەرجەم کێشەکانی نێوان هەولێر و بەغداد ڕێک کەوتون. سەردانی دووەمی لە سەردەمی مستەفا کازمی بوو لە 23 حوتی 2022 بووە، دووەم سەردان کە ئەنجامیدا. ئەم سەردانە لە سەروبەندی شەیدکردنی ژمارەیەک هاوڵاتی مەدەنی عێراقیش بوو لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە سنووری پارێزگای دۆک، هەروە باز لە کێشەکانی نێوان هەرێم و بەغداش کرا. مەسرور بارزانی لەو کاتەدا بازەوەکە کە ڕێککەوتن کرا لەسەر قوڵکردنەوەی دانوستانەکانی هەرێم و بەغدا و بەرداوامیدان بەکارکردن لە پێناو گەیشتن بە چارەسەرێکی هاوبەش. کۆتا سەردانی مەسرور بارزانی بۆ بەغدا لە 11 2023 بوو کە لەگەڵ سوودانیدا محەممەد شیع سوودانی کۆبەوە و لە کۆبوونەوەکەدا باز لەوە دەکە کە جەختیان لە گرنگی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵ لەسەر بنەمای دەستور و کارنامەی وەزاری کردوێتەوە. ئێمە دەبینین لە ماوەی 3 ساڵ و نیوی ڕابردوو هەموو قسەکان باز دەکەن کە لیژنە پێکێنراوە ڕێکەوتن دەکرێت، بەڵام هیچی لێ سەوز نەبووە. سیناریۆکانی پشتی هەرێم لە بودجێ عێراق دەگەر هەرێم ڕێکەوتنێکی گشتگیر بکات لە نەوت تەسلیم کا و لە سەدا 50 داهاتە ئیتیحادیەکان لە 2023دا 15 بۆ 20 تریلیۆن دینار بۆ هەرێمی کوردستان دێت. نزیکەی 16 موچەی فەرمانبەران ساڵانە پێویستی بە نزیکەی 11 تریلیۆن دینارە، 4 تریلیۆنێکیش دەمێنێتەوە بۆ پرۆژەکان و بۆ خەرجی. ئەگەر ڕێکەوتنەکە دەرەوەی یاسا بێت وەکەوەی کە پێشتر کراوە مانگانە بڕەپارێک هاتووە بۆ نمونە 200 میلیارد پێشتر هاتووە، کۆی گشتی ساڵانە 2 تریلیۆن و 400 میلیارد هاتووە. ئەگەر لە حاڵێکدا هەر 12 مانگەکە نێردرابێ واتە ڕێکەوتنی دەرەوەی یاسا زەمانەتی نییە و پارەکە بە سەر پسری دێ. لەم ساڵیشدا بازدەوەکێک لە سەڵاتدارانی هەرێم دووبارە خواستی ئەوانەیە کە نەوت تەسلیم دەکەن، بەڵام ڕەپارەیەک لە بەغداوەدەوە بێت هاوشێوەی ساڵانی ڕابردوو. اینجا ئێستا باز لەوە دەکرێت کە ئەو ناکوکیانێکە لە بینی یەکێتی و پارتی هەیە، باز هەندێک سەرچاوی نافەرمی باز لەوە دەکەن کە یەکێتی دەوێت مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ بەغدا بکە ئەگەر بەغدا بچێتە ژێر باری ئەو داواکاریە. بەڵام قوبات تاڵەبانی لە بودجەی 2021 کە خۆی سەرۆکایەتی شاندی هەرێمی دەکرد بۆ بەغدا بە فشاری ئەو بڕگەی مامەڵەی ڕاستەوخۆی بەغدا لەگەڵ پارێزگەکانی هەرێم لەو کاتەدا لابرا. بینە سەر کارنامەی کابینی نوێم، نۆخاڵی کارنامەی کابینی نوێم تایبەتە بە کێشەکان لەگەڵ بەغدا، بەڵام ئێمە دەبینین لەو نۆخاڵی چی جێبەجێ نەکراوە. خاڵ یەکەمیان باز لەوە دەکرێت کە دەستەیەکی دانوستان دروست بکرێ، حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان دەستەیەکی دانوستان دروست بکەن بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا، بەڵام ئەم دەستەیە 3 ساڵ و نیوە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە. خاڵی دووەمی باز لە مادەی 140 پێشمەرگە سامانە سروشتیەکان قەرەبوو یەنفال و شەیدان و زیندانیان سیاسی هەروازیان لێکەوتوانی دەستی بەعەز دەکات، باز لەوە دەکات لە کارنامەکە لە سینی کاتدا بابەتی گفتوگویان دەبێت لەگەڵ بەغدا، بەڵام هیچ کام لەو بابەتانە نەبوونەتە بابەتی گفتوگۆ و چارەسەریان بۆ نەدۆزراتەوە. بەڵێ بچینە سەر خاڵی سێم، باز لەوە دەکات کە ئاساییکردنەوەی ڕەوشی ناوچە دابڕێنراوەکانە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە تایبەتی کەرکووک لەو کاتەدا دەڵێ دەستی پێکردێتەوە، بەڵام ئێمە دەبین 3 ساڵ و نیوە هیچ هەوڵێکی جدی نەدراوە بۆ ئاساییکردنەوەی ئەو ناوچانە و ئەوی تایبەتیشە بە کەرکووک تاکو ئێستا بەوەی ناکۆکی پارتی یەکێتی ڕاکان جمهوری لە پۆستەکەی ماوەتەوە. خاڵی چوارم
باز لە ئامادەی پێشمەرگە باوکاری سوپای عێراق دەکات لە دوورخستنەوەی هەڕەشەی تیرۆ لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەمەش نەکراوە سوپای عێراق و پێشمەرگە ڕێک نەکەوتون لەسەر پڕکردنەوەی ئەو بۆ شامنەی کە هەیە لە ناوچەدا بڕێنراوەکان پێنجەمیان باز دەستەبەرکردنی مافەکانی پێشمەرگە دەکات وەکو بەشێک لە سیستەمی بەرگری عێراق بە تایبەت مەسەی دابینکردنی موچە و دابینکردنی پێداویستی سەربازی ئەمەشیان هەر جێبەجێ نەکراوە خاڵی شەشەمیان باز لەوە کە کارتی زووترە دۆسیی نەوت و گاز لەسەر بنەمای مادەی 111 و 112 دەستوری عێراق یەکلا بکرێتەوە دیارەوەشیان هەر هیچ هەوڵێکی جدی نەدراوە لە ساڵی ڕابردوودا باسییان لە کردووە نەوت تەسلیم دەکەن و چیش دیار نییە بە خاڵی حوتەمی کارنامەی کابینەی نوێم جەخت لە ڕەچاوکردنی پشتگیرەیم لە دامەزراوە فیدراڵەکانی عێراق دەکەینەوە و کارنامەکە باز دەکات کۆمەڵی پشکی بەتاڵی باز دەوەرەکەی کە زیاتر لە 400 پۆستی بەتاڵی کورد لە بەغدایە بەڵام تاکو ئێستا پڕ نەکراونەتەوە شیان جێبەجێکراوە خاڵی هێشتم دروستکردنی ئەنجومەنی اتحادیە کە هاوشێوەی پەرلەمان دەبێت دیارە لە دەستوردا باز لە دروستکردنی ئەم ئەنجومەنە کراوە بەڵام تاکو ئێستا ئەم ئەنجومەنەش دروست نەکراوە چەندە لە کابینە وەزاریەکەش کابینەی سوودانی باز لە دروستکردنی ئەو ئەنجومەنە کراوە پرۆژە یاساکەی بنێردێت بۆ پەرلەمان بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە کۆتاخاڵ کابینەی نوێم باز لەوە دەکات کە جەخت لەسەر دەرکردنی یاسای دادگای فیدراڵی دەکەنەوە دیارە ئەمە شەر تاکو ئێستا یاسای دادگای فیدراڵیش جێبەجێ نەدرێت دراوەتە پەرلەمان و یاسایەکی نوێی بۆ دەرنەچووە کۆتا خەڵکە باسی بکەین ڕێگنەکەوتنە لەگەڵ بەغدا چ زیانێکی بووە لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا بۆی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆی زیاتر لە 90 تریلیۆن دیار زیان لە ئابووری هەرێم دراوە تا ساڵانە لە بینی 7 بۆ 8 ملیار دلار زیان بەرهەرێم کەوتووە لە ئەنجامی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆی